هیچ سارێک نییە 3000 4000 و ئاولێ خڕ نەبیتەوە دە پازە سار نەکەوتە بن ئاوێ دە پازە ئێستا دوکانەکانی من بە کاملی لە بن ئاوێنە والله ئەمە بەڕاستی بەنسبەت بەخۆم بەنسبەت وەکو ئەنجومەنی ناو بازاڕی سەیداوی مواد غەزایی ئەمە بەڕاستی لە دەست ئاوی زۆر بێزارین چکە لەبەرەوەی چار دسرا هەرسێ ڕێ قەتعیان کردیان پشتی دسرەکان کردە گەرات ئێستا وا مەوجودە تێدەگەی چکە لەبەرەوەی ئەوەل باران بباری لەک نەمەیە بەڕاستی ئەمە زۆر بێزاری بەڕاستی دووش زۆر بێزاری لە شارەوانی بەڕاستی یەک لەبەر قەتعی دووش لەبەر پارەی زبری حیزبان حتەگنی هیچ یعنی لەوەک نێ بەڕاستی ئەتوان پارەی قەتعی بدەیت و هەم پارەی زبریش بدەیت بەڕاستی یعنی لەدەست شارەوانی زۆر بێزاری بەڕاستی ئەو داواکاری مەیە والله داواکار نەجۆ و پەیوەنددارەکانەوە بخۆیان دەزانن بەڕاستی جەما جەنابی کاکبەی خۆشناو بەخۆی دیدیتی بنووسی سەیداوە ئەو خڕ دەبیتەوە هیچ سارێک نییە 3000 4000 و ئاولێ خڕ نەبیتەوە دە پازە سار نەکەوتە بن ئاوێ دە پازە ئێستا دوکانەکانی من بە کاملی لە بن ئاوێنە والله داوا لە سەرۆکایەتی یعنی کوردستان دەکەین بەڕاستی داوا لە سەرۆک وەزیران دەکەین بەڕاستی داوا لە پارێزگاری هەولێر دەکەین یعنی بەڕاستی ئەو سەیداوی هەرا من نیمە بەتەنێ بەڕاستی بەڵام خەڵکیمە هەمووی لەوێن دەرێنە